خۆشەویستان دووبارە سڵاو بەڕێزانێمە لە ناوبڕەکەیە پەیوەندیمان بە تایبەتی باوکی کاک شێرکۆوە کرد. کاک شێرکۆ ئەوەی کە پێشبینیمانە کرد فعلەن وەڵاوا دەرچوو، یعنی باوکە زۆر بەڕێزە، هیوادارم ئینشاءڵڵا مناڵەکانیشتان نەوەکانتان و خۆت و باوکە ئاوا بەڕێز بێ. شتەکانم بۆ ڕوون کردەوە ئەوەی تۆم باس کرد کە وتمە مناڵە بەم شێوە پەروەردەیەکە ناوا دەرەچێ، کەسێتی وا بێ لە داهاتووە شخصێتی زەعیفە بێ، بڕوای بەخۆی نابێ، شەڕانیە بێت، چوزە حەز بە کەمیەکە، ئەم مەسەلەی تفکردن و ئەمانە. ڕاستە تۆ لەوانەیە کاک شێرکۆ جوای بوو دوتی مناڵە و نازانی، ڕاستە مناڵە معناکەی نازانێ، بەڵام خۆ ڕەفتارەکە هەڵەیە ئەبێ بزانێ. چکە مناڵ کاک شێرکۆ هەر شتێکەکە نازانێ، بۆیە ئەیکا مرتاحەپی، بۆیە ئەیکات چکە پاداش کراوە. پاداشکردنەکە خۆرەوە نییە تۆ پارەی بیتی و هەدیەیەکی بیتیان، بەس کە تۆ پێکەنیتی و قسە و نەگەرەوە خۆی پاداشتە، ئەوە خۆی ڕازیبوونە بەو ڕەفتارە. بڕاو هەبێ وتی من جاری یەکەم نەبووکەکەم نەکوڕەکەم باسی ویان نەکردو باسی ئەو شتانە، و من سپاس دەکەم کە ئێستا باسی ئەو کێشەیەکەن. من ئەگەر بزانم ئەوەی لەگەڵ مناڵەکەمە ئەی کەم هەڵەیە چۆن بەدەستی خۆم نەوەکەی خۆم فاس دەکەم یا بەرەو لادانیە بم. من ومزانی وە کارێکی باشە لایەن نەسلبیەکانی دوو تربێتم بۆ ڕوون کردەوانێ، نازداریم بۆ باس کرد. تقریبا نیو سعاتی بەیەکەوە قسەمان کرد، حتا سڵاوی لێوەشە کرد، وتی لای توێ وتمە وەڵام من وازم سێم جارە لەگەڵیان دانیشین، وتی لای منەوە دڵنیا بە جارێک تر شانە دووبارە نابێتەوە، بەڵام ئەوانیش با خۆیان ڕێککەون، ماڵی خۆیان ڕێکخن. خۆشیان زۆر جارەڵێ من گلەیم لیان هەیە لەگەڵ یەکات دەنگە دەنگیانێ لە بەردەمی مناڵەکان نایا مناڵەکان دیارەی جێڕنەوە کاچنەوێ، ئەڵێ باوکم و دایکم دەنگە دەنگیان هەیە نازان چیان هەیە. ئەوەشی باس کرد. ئەوە ئێستا ئەو لامان من دڵنیان باوکی شێ بە نەبرەی سەوتیا و بە وەڵامەکەیە زۆر دڵسۆز بوو، چکە ئێمە کە قسە لەگەڵی شەکەی نەزانین قسەکان بە هەند وەرەگرێ، گرنگیان پێەیە یا مزەڕەت بەس مجاملە دەکات. من دڵنیام باوکە و سلوبی شێوازیە گۆڕێ. جا کۆمەڵێشتی شێ من پێ دەڵێم دوایی بێ بە باوکە بۆی ڕوونکەرەوە یەک دوو خوێنەواریشی هەیە وابزانم بۆ کوینی کرد بەزاندادەشی تاو کرد بۆ یوتمەگەر کتێبێ بۆ بنێرم دوسێ سەر چاوەش دەیەمێ وتی زۆریشم پێ خۆش وەڵا حەزەکەم بی خوێنمەوانێ ئەوانەشی بەرێ. ئەو شتانش کاتێکی جویستی من ژمارەکەم لایە بە سەر چاوە پەیوەندی بکەم زیاتر شتەکانی بۆ ڕوونەکەمەوانێ. دەستە خۆش بێت. ئێستا تۆ گەشتی چ قەناعەتێ براکەم؟ وەڵای هیچ پێ کە تۆ چیت تەلەفۆنەکە لەگەڵاکردن مۆزۆیەکی هەبوو هەر نایبڕێت تۆ باخۆی باسکە. باشە کاکتۆرێسە بۆ دەرکە ئاگاو لەیە کە خەتایکێ بووە باشە ئەمە پەروەردەکردنی پێڵێنیان شکاردنی کەسێتی مناڵ دەنگ چۆنەکچی من ئێمە لێرەیە بۆ داننیش خەڵک تاوان بارکەین، ئێمە کێشەیەک باسەکەین ئەمانی ڕێگە چاری بۆ بدۆزینەوە. ئەمە وەختێکە بێ ئەو قسەی تۆ ڕاست دەرەچێ خوشکە شیرینەکەم ئەگەر بێت و باوکی ئەو بە مەبەست و بە قەسدەوەی کرد بێ یا ئەم بۆی کردووە ئەو وای زانیوە ئەم شتە باشە لە بەرژەوەندی مناڵەکەی تۆیە و نەوەکەی خۆیەتی. یعنی فەرقێ لە بین یەکێ من بزانم ئەمە غەڵەتە و عینادی ئەیکەم گوێ نایەمە نەتیجەکەی، بەڵام شتێک کە نەزانم وەم زانم باشە. بۆ کەم دایک و باوکێ مناڵی خوان نازار بەخێوەکە نقمەکەن لە خۆشەویستە بۆ ڕقیان لیانە نەخێت وازانێمە شێوازێکی باشە لە پەروەردەکردنە. بۆ کەم دایک و باوکێتون دوو تیژن کاک شێرکۆ گوێی مناڵەکە بێ وەزانی ئەڵێ با بیکەم بە پیاوە ها ئەڵێ با بێ بە پیاو با بزانێ ڕاست نازانێ غەڵەتە تون دوو تیژی ڕقوکینەی لە دوایە خەڵکی ترە بە قوربانی و تۆڵە لە خەڵکی ترە کاتە هۆز بەکەمیە ئەوە نازاننەوە. لەبەرەوە کچی من لە یەکەم جارە وتم زۆربەی شتەکان تۆ لەسەر حەقی، بەڵام لەوەشا لەسەر حەق نی کە مناڵ بەد قسە ناکە تۆڕابی و عەسەبیەبی و هاوارەکەی نابێ وەش غەڵەتە کچی من. ڕاستە تۆ ئەو شتانە دوای ئەوە تۆشە بواە هیچ نەبواە قسە و لەگەڵ خەس و خەزوور تا بکردایە بووکی جۆ لێ ئەگرن. ئەو خەزوورە وتی ڕۆژێ نەهاتون باسی ئەوە بکەن و ئەوە بکەن و تا مناقەشە گفتوگۆم لەگەڵا بکەن. منیش وا تێگەیشتم کە مشتێکی باشە بۆ مناڵەکان.